بینەرانی بەڕێزم کاتتان باش. کاوانی دەرسیدم پێشکەشکاری تەلەڤیزیۆنی پەرتەو بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەکان لەگەڵتانم. میوانی ئەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێ عەبدوڵای داراویە. هاوڕێ عەبدوڵا بەخێر بێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی سپاس. سپاسی و بینەرانی خۆشەویست. سپاس بۆ ئێوە. بینەرانی خۆشەویست، مەوزوعی ئەم بەشە لە بەرنامەکانمان مەسەلەی تەخریبی محیط زیستە و پەیوەند لەگەڵ ئەم مەسەلە داوامان کردووە لە هاوڕێ عەبدوڵا لە ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتەو لەگەڵمان بێت. هاوڕێ عەبدوڵا، هەروەک ئاگادار ڕۆژانە محیط زیست لە هەموو وڵاتانی دنیا و بەتایبەت لە ئێران ڕوو لە تەخریبە و ئەبینین چۆم و ڕووبارەکان بەردەوام ڕوو لە وشکبوونن و بۆ نمونە ئێستا ئەبینین دەریاچەی ڕەزاییە کامڵ وشک بووە، زایەن دەرود وشک بووە و هەروەها ئەبینین چەم و بەڵێ زرێباریش کە ئەبینین لەم ڕۆژانەی ڕابردووە ئێعترازێکی بەربڵاو کە ڕۆژێکم بۆ زرێبار ئەویش لە مەترسی دیسان ئەم مەسەلە کە زرێبار بوو لە وشکبوونە ئەبینین بەردەوام ئەم مەسەلە لە ئارایە. پێم خۆشە ڕێی ئێوە پەیوەند لەگەڵ ئەم مەسەلە وەربگرم کە بۆ نمونە ئەم ڕووداوە چییە؟ پشتی ئەم ڕووداوە چی تایەکە بەردەوام محیط زیست بەو شێوە ڕوو لە نابودیە؟ زۆر سپاس دەکەم. ئەم تەخریبە کە تۆی شەڕێ پێەکەیت تەخریبی محیطی زیست و وشبوونی ڕووبارەکان و تاڵانەکان و دەریاچەکان و هەروەها بەدی ئاب و هەوا و تۆفانی شن و توفانی خوێیەکە ناشیە لە وشبوونی دەریاچە ڕەزاییە و غێرە و زالک هەمووی ئەمانە بانی و مەسەبەبێکی هەیە. بەشێکی دیارە بەشێکی هەرەکەمی شتێکی تەبیعیە، بەڵام ئەساسەن کولان نەن لە ئێران بەڵکو لە سەطحی دنیا، بەڵام بە تۆری خاصی ویژە لە ئێرانە و حقیقەتەوەی کە نظامێکە حاکمە بەسەر دنیا، نظامی سەرمایەداری دەستی بردوێتە نێو تەبیعەت بە هەموو شێوەیە، بەخاتە سوود و سووداوەیە، هەروواکە بەشەر ئەچەوسێنێتەوە، هەروواکە بەشەر ئەخاتە حاشیەی سوود و مەنفعەت و قازانجی خۆی و دقیقا بەخاتە مەنافعی خۆی دەستی بردووە بۆ تەبیعەت و تەبیعەتیشی دەستکاری کردووە و بەزەری هەم خۆتی تەبیعەت بە زەری ژیانی بەشەر، چون ژیانی بەشەر و ژیانی تەبیعەت نزیکن بەیەک، پێکەوە پەیوەندیان هەیە، ڕابطەیان هەیە، ئەم نەزەر عیلمی و نەزەر ئینسانیەمانە پێکەوە نزیکن و هەر لایەکیان کەس بێت ئەو لاکەتریان تووشی مشکلاتە بێت. وەختە تەبیعەت سەدەمە ئەبینێت دووکەڵکەچێت نێوچاوی خەڵک، یعنی خەڵک تووشی مشکل و زێر بێت. بەڵام قەزێکەوەیە کە ئەم باسەکە تۆ ئیشارە پێکەوەیە کە نظامی سەرمایەداری ئەقەلیەتێ لە جامعەی بەشەری کە سەرمایەدارە و ئێستا هەم قودرەت و دەسەڵاتی بەدەستوێ و اقتصادی کۆمەلگای بەدەستوێ بۆ وەکە بەم نظامە کەسیف و گەندیدەی خۆی ئیدامە بدات، هەم دەستکاری بەشەرەکە هەم دەستکاری تەبیعەتیشەکە، یعنی هەم ئەکسەتی جامعە ئەچەوسێنێتەوە، ئیستثماریەکە، تەحقیریەکە، ئەیکوژێ، ئەیبڕێت، زەجرێدات، خاتە حاشیەوە، تەحقیریەکە، ئەهانەتی پێەکە، بێحورمەتی پێەکە، هەم لایەکشە دەستە باتە نێو تەبیعەت و لە تەبیعەت بە نەفعی خۆی کەڵ وەرەگرێت بۆ ئەوە قازانجی زۆرترکە. ئەمە کولی ئەو داستانەیە کە ئێمە لەم بەرنامە کورتە گەرەکمانە 15 دقیقە ئیشارە پێ بکەین. بەڵام جوابەکانی فەرقەکە، جوابەکانی ئێمە وەکو کۆمۆنیستەکان وەکو چینی کرێکار و زەحمەتکێش جوابێکمان هەیە بۆ قسەباسێکی تایبەتمان هەیە، هەست جریاناتی تر حاکمان جوابێکیان هەیە، ئەحزابی سەوز یا ئەحزابی گرین جوابێکیان هەیە. ئەم جوابانەش بێخەرە ئەبێ خەڵک هەمووی بزانێت و خەڵک متوجه بێت بۆ ئەمە چه اتفاقی خەریکە لە دنیا ڕووەدا و چه اتفاقی بە تۆری خاص لە ئێران خەریکە ڕوو ئەدا. ئەم قسە باسی تەبعاتی درێژماوەی ئەم تەغییری محیط زیستە ئەتوانێت چی بێت لەسەر ژینگە؟ بەنظرم زۆر خەتەرناکە، یعنی من وتم پەیوەندی ژیانی ژینگە و بەشەر زۆر نزیکە بێت، تێکەڵە شتێکە کە پێکەوە احتیاج و مەحتاجی یەکەن. ئەگەر وتم ئەگەر ئاو نەبێ بە ئاوی پاک نەبێت تۆ بیخۆیتەوە بەشەر تووشی مشکلاتە بێت. متوجه ئەگەر جەنگەڵ نەبێت هەوا تەسویە بکات، حەناسە و تەنەفوسدان و ئەمانە بە لە حەزی ئینسانی و عیلمی و بەرەخی ئینسان خەتە مەزیقەوە خەتە ئەمە لایەکی ئەگەر ئینسان هۆشی بە ژینگەوە بێت، ئەگەر ئینسان ئاوی پاک مەصرف بکات، ئەگەر ئینسان لایروبی ڕووبارەکان کات و دەریاچەکان کات بۆ مەقۆ خۆشی پیاو بێ و
محافظەتیان لێ بکات ئەگەر مناتقی کەویر و دەشت و سەحرا و شنجارەکان ئەگەر چون علم و تکنیکی ئیمڕۆ ئەو پێشرەفتە بەری سەدی 90 بەری وانە بگرێت بۆ نمونە مەسەڵەن لە دەورانی سەدام حوسێنە بەرەخە ئەو کەویرەی عێراق کە شنجارە و دەشت و سەحرایەکی وەسیعە قیپاشیە کراوە یا ماوەدایشیان پیاگە کە بۆ وەکە ئەم تۆفانە بێت ئیسا پێچەوانەیە شەڕ هاتوتە پێشەوە هەموو ئەم مەناتقان کێڵاوە شەڕ کێڵاوێتی ئەم شتانە لەلایەکە ئەو تالابانەکە وەکو صافی تەسفیە ئەم هەواکەن و ناڵ ئەم تەپوتۆزە لەم وڵات بڕە بۆ وڵات لەم شار بڕە بۆ ئەو شار لەم مەحەل هەمووی بەوانەی بیری نەوت و چای نەوت و هەمیان تەخریب کردووە هورو العظیم تالابێکی فوق العاده عظیمە لە بینی ئێران و عێراقا هەم ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ نمونە خەڵکی بازێکمە هەم جمهوری ئیسلامی هەم ڕژیمی ئێستا عێراق بە بەهانەی استخراجی نەوت و وێرانیان کردووە تالابەکانیان وش کردووە ئەم تەسبیەخانەی هەوانە قەت کردووە بۆ ئەگەر تۆفانی لەولاوە بێ فۆرن دێتە ئەملاوە لایەکی بە لەحاظی عیلمیەوە دەستکاریکردن ڕووبارەکان ئاوەکان شۆمەکان یا دەستکاریکردنی دەریاچەکان بۆ وشکردنی ئاوەکانیان وەکو زایان دەرود کە خۆت ئیشارە بێت وەکو دەریاچە ڕزایە کە تۆ ئیشارە بێت وەکو زرێبارێکە حاڵی وشک بوونا وەدەیان و سەدان ڕووباری تر وەدەیان و سەدان و هەزاران چاو بیری عەمیقی غەیرە عیلمی کە لێ دراوە لە سەطحی ئێرانە مەسیرەکانیش گۆڕینەوە بنیەکە و بۆتە بەعیدەوە ئەوە کە شن و تۆفان یەکێک لە ماحەسەڵی خەتەرناکی ئەمە بێ بەس کە هێژن ڕەزاییە مەسەڵەن وشک بووە خۆ ڕەزایە وشک بووە تەنیاوە نە دەریاچی وشک بوو بێ زەرەر و زیانی وشکبوونی دەریاچی ڕەزاییە باعەسە بێت کە تۆفانێکی عەزیمی خوێ ئالوودە بە خوێ نەک تەنیا ئینسانی ئەو مەنتەقە و ئەو دەوروبەرە ژیانێ نەخاتە خەتەر و ئەسەن ناتوانێت بێژێن بەڵکو ئەرزەکە لەبێنە با زەوی لەبێنە با کشدارها لەبێنە با الآن ئەو مەسەلە ئەواقبەکەی هێشتا یەکسێ لە خەڵکی ئێران ئەواقبی زیانباری عیلمی و ئینسانی ئەم قەزیە بەباشی دەرک نەکە بۆیە ئەمە هەمووی ئەم شتانەکە بەشەر دەتوانێت خۆی دەست خراپی کە و بەشەی دەتوانێت بەری بگرێت خەریکەکەن بلەوە کە ئەمە تەبیعەت و جمهوری ئیسلامی کاتە بالخوا و تەبیعەت و نازانم ئەحزابی جەریاناتی تری کەن بلەوە کە بە شێوەیەکی تر خەریکن ئەمە تەوجیهکردن و ناتنە سەر ئەسڵ قەزیەکە کە بابەت علم و تەبیعەتێکە ئەم جەنگەڵە و ئەم تەبیعەتە خراپەکاتەنە بەریشی بگەن ناڵێم توفانی شن حاسێت و خەڵکی خوزستان بەو شێوە خاتە مەزیقە نەفەسیان ببڕێت بەرژەوەندی سیستمی سەرمایەداری بەردەوام وکات کە بۆ حفزی سەرمایە و ئەم باشتی زیاتری سەرمایە کەڵک لە تەبیعەت وەرگێت و کە بەداخەوە تەبیعەت بەردەوام لە هەموو وڵاتانی دنیا نەک تەنها لە ئێران لە هەموو وڵاتانی دنیا ڕوو لە خراپبوونە بەڵام ئەبینین لە زۆربەی وڵاتانی دنیا کۆڕ و کۆمەڵ یا با بڵێن حرەکەتایەکی خۆتجوشی خەڵکی دروست بووە و بەرحاڵ بە شێوەیەک خەریکە هەوڵ ئەداکە ژینگە بە نەوعێک دیسان باسازی بکاتەوە بەڵام لە ئێران بەداخەوە تەنانەت لە کەمترین حاڵەتە کە ئەنجومەنێکی سادەیش دروستە بێ سەنگەندازی ئەکرێت بەرگیری لێ ئەکرێت ڕێگەی پێگیرێت ئەبێ خەڵک چی بکەن بە بڕوای ئێوە بۆ نمونە ئێستا ئێمە زرێبار لە بەرچاومانایە زرێبار کە بە ئیسلاحی ئەدەبیاتی توریستی ئێران پێی ئەڵێ نگینی غەرب بەو جوانیە ڕوو لە نابودیە ئەبێ خەڵک چی بکەن چۆن بەرخۆردکەن لەگەڵ ئەم مۆزوعە هەرچەند بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردووکە ئیشارەم پێدا لە شاری مەریوان حرەکەتێکی بەربڵاو و خەڵکی زۆر گەورە سازمان درا کە جێگەی خۆشحاڵیە بە ناوی ڕۆژێکم بۆ زرێبار ئایا ئەتوانێت ئەمە تەنها بەسەندە بکە یا زیاتر ئەبێ هەوڵدان ببێ پەیوەند لەگەڵ مەسەلە قەزیەکەوەی خەڵک جار مەبانی ئەم شتە دەرکاکە چییە مسەبەبەکەی چییە بۆ وای لێ هات بەم 15 ساڵی ئەخیرە بۆچی ماڵ گۆڕە بەم سرعەتە لە سەطحی دنیا چونە شتە جیهانیە بەڵام بە تۆری خاص و ویژە وەک تۆ ئیشارە پێکەی لە ئێرانە ئەم وەزعیەتە 100 بەرابەر شوێنەکانی دیکە تەخریب کراوە فاجعە میزە چون لە ئێرانە ئینسان هەرزشی نییە ئیسە جەنگەڵ چۆن هەرزشێت ئێران هەرزشی نییە ڕووبار بۆ هەرزشی ببێت جمهوری ئیسلامیە کە منداڵی کەمتر لە تەمەنی 18 ساڵ ئەبا لە زیندان دانێ زەجربەیەدا
ئەزیەتێکە تعزیبیە تا گەورەیەکە باش ئەدامێکە دوێتە سامانی نەسیم ئەدام نەکرا مەگەر نەوجەوانی بووە کە ڕەفیقەکانە لە مەدرسەکەی دەرسێنە لە 7 ساڵە گردووە لە گەوریان کە بۆ کوشتن لە وڵاتێکە کە ئەمێتفاقە ڕوئەدا تەبیعەت ئاسن ئەرزشی نییە وەتە ئینسان ئەرزشی نییە وتە تەبیعەت مەطلقاً ئەرزشی نییە ئەم بێ ئەرزشی لە جەهانیە سەرمایەداری لە سەطحی دنیا فەرقە خۆیان ئێقرارەکەن لە سەطحی دنیا ئەڵێن لایەی ئۆزۆن کون بووە و لایەی ئۆزۆن سەدەمەی دیوە سەدەمەی دیویان یانە ئەو بەشە لە تیشکی ڕۆژ کە ئەدا لە بەشەر ئەدا لە عەرز ئەدا لە زەوی لە جەنگڵا 1001 موسیبەت و مشکلات بۆ ژیان پێژنێ هەم بۆ ژیان هەم بۆ ژینگە بۆ ژیانی بەشەر هەم بۆ ژینگە موادهایەکی شیمیایی تەولید دەکات کە ئینسان بە سرعەت چاوی کزە بێ ئینسان بە سرعەت تووشی سەرەتانە بێ ئینسان بە سرعەت تووشی نەخۆشی پێستی بێ و 1001 دەلیتر هەموو ساڵێکیش کۆ بنەوە خوان کۆ بنەوە کە چی بکەن لەمە ئەفزایشی گاسای گۆڵخانەی ئەوانەیە کە منفعەتی زۆرتریان وەکو ئەمریکا وەکو چین و هەرۆزارێک وڵاتانی ئیمپریالیستی ملی پێ نادەن کە با بگیان ئەمە کەمۆکەن تولیدی ئەم گازە شیمیانە کەمۆکەن بەدیلەوەکە کە ئەگەر ئەم فاجعە گەورەتر بێتەوە یعنی ئەگەر ئەم لایەی ئۆزۆنە زۆرتر گەورە بێتەوە یعنی بەشەری لەبینێشێنی بەشارەکەدا بەڵام قبولی ناکەن بۆچی قبولی ناکەن لەبەرەوە کە سوود مهمترە لە پارە و سوود و سەروەت مهمتر لە بەشە بۆیان ئەمە لە کولی داستانەکانی ئەم نەزانە بەسەرەوە بەنە لەو پەڕی دنیاوە لە تا ئەم پەڕی دنیا لە ئەوروپا ئەمریکا بگرێت تاوەکو ئێرانێکە خەڵک 7 ملیۆن بەشەر دیری کردو بەدەست حاکمەکەی و ئەم متفاقە خەریکە ڕووەدا بەڵام تر لە شوێنەکە ڕژیمەکە ئەفسار گوسیختە بێ هەوسار هەواتە پێشەوە بە هەموو شتێ شەرم جۆر ناپارێزم لە بەشەرەدا لە دارەدا لە جەنگەڵەدا بەشێکی جەنگەڵی باشترین جەنگەڵ و مارەتایی کەشاوەرزی فرە باشی شمالی ئێران فرۆشاوە بە قەتەر بە سەرمادارانی قەتەری ڕەنگە کەم کەس ئاگاداری ئەو شتە بێت بەری ئەم تۆفانە کە خەڵکی خوزستان ئەوات هەفتەیە دێتە نێو شەقامەکان خەریکن ئەخنچێن جمهوری ئیسلامی توانێت بەری بگرێت بە شەرتێک ئەو پوڵ و پارەکە ئیدا بە تۆریستەکان بۆ توریستانە نەک تەنیا لە ئێرانە بەسەر پاساڕی ئینسان کوژانی خۆی لە داخل ئێرانە بەڵکو لە خارجە لە لوبنانە لە سووریا لە حەماس لە فەلەستین لە حوسەکانی یەمەن ئەوە دەر بداتۆنێ بەرێم ئەم اتفاقە بگرێت کە تۆ باسەکەی خەڵک چی بکە خەڵکیش سەبەبە بناسێت بزانێت کە ئەگەر جمهوری ئیسلامی گەرێکی بێت مامانەکەی ئەگەر خەڵک متحد بچن مەیدان جمهوری ئیسلامی مەجبورە من بدا جمهوری ئیسلامی ئەتوانێت بەرێمانەگرێت عامل و مسبەبی ئەسلی ئەم حکومەتانەوە بە تەوری خاص ویژە حکومەتی جمهوری ئیسلامی نییە چۆن ئەکرێت شوێنێ وەکو زرێبار کە ئاوی شیرینی هەیە یەکێک لە دەریاچەهای معروفی دنیایە لە شیرینی ئاوە خۆی بۆ خۆی لە چاوەکانی خۆی ماوەڕە هاتوو بە دەوریە سەدێکی عەزیمی بەستۆ کە ئەسەن نەفەسی بڕیوە لەم بەحرە نەفەسی بڕۆم ئاوێک کە جاری بوو جارە لە جنوبی زرێبارەوە ئەڕۆشتە دەرەوە بەستی بێتە بەعزەوە کە تۆ ئاو کردنەوە هەر حوزێ بە 6 مانگ ساڵە 2 ساڵ ئەبێ قەزەح و بەحرەکە حوزەکە گەنێ زرێباریان وانێ کردو و هەر ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بەحرە بچووکە بێتەوە خەریکە سەرەکەی ئەبەسێت وەمجا حتا بۆ محی بۆ ژیانی گیاندارانی دەریایی مناسب نییە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ جا بۆچی متفاقە ڕوویدا اتفاقە جمهوری ئیسلامی وایە کرد کورت و کرمانجەکە جمهوری ئیسلامی جیانەوە ستۆپی ئێکۆسیستمی زرێباریدا و جگەلەوە ئەیسە دەوروبەری زرێبار تۆ حەسەبی کرد سەدان و هەزاران چایە عەمیقی بەرەوێ لێ دراوە کە جاران ئاوەکەی لەژێر ئەرزۆهاتە نێوم بەحرە وشکیان کردوویتر و جمهوری ئیسلامیش خۆی ئاگادارە و خۆشی دەست پێکردی ماجرا بوو لاقەی دەبەمە لایروبی ناکا پاکی ناکاتەوە خاوێنی ناکات کەسێک ماڵەکەی خۆی 2 هەفتە 3 هەفتە خاوێن نەکاتەوە پڕێبێتە پوتۆس بەحرێکە بۆ ئەزەمەتەوە بۆ جوانیە بۆ ڕەنگینیە ڕژیمی جمهوری ئیسلامی بەشێک لە تەسلیحات ئینسان کوژەکانی سەرفی ئەوەکە جوانترین دەریاچێ بێت بۆیە خەڵک ئەبێ ئەتراسکە تەنیا ڕێگەیە کە خەڵک ئەتوانێت بێتە بەعزەوە کە بکاتە ئەوە کە
دیسانەوە دەریاچێ ڕزایە بێت و بە دەریاچێت دیسان زایان دەڕوت هەڵدەڕێتەوە بە شوێنەکەی خۆی ئەم هەموو ڕووبارانە کە وشک بوون بێنە جێگەفەرن وەزرێبار لا ڕووبی بکرێ و بێت و بەزرێبارەکەی جارانەوەیە کە شێخشابیر بە جمهوری ئیسلامی وادارکەن بەوە کە دەست بە بکارەوە دەست نا بەکارەوە ژیانی خەڵکەکەوێتە خەتەر ساڵانە هەر لە مەریوانە خەڵکی مەریوان و خەڵکی کوردستان ئاگادارن کە مەراتعێکی وەسیع لە جەنگەڵە سووتێنە جمهوری ئیسلامی بۆ وسیلە ئەوەمری خۆ ئەی سووتێنە بە هەر بەهانەیە چ بەهانەکەی سیاسی بێ هەر بەهانەیە ئەمە زانی چەند خەتەرناکە خەڵکی مەریوانەشان هەموو ساڵە لە حاڵەتی ئامادە باشە بەخاتەوە کە جەنگەڵ تەخی نەگرن نەسووترێن یعنی ئەم جەنگەڵە جەنگەڵ نییە بەتەنیا ئەو ئەرزشەکە ئەم ئاوریتە بەرەوە ئەمە ئەرزشە ئەسووتێ تقریبی ئەرزە تقریبی جەنگەڵە تقریبی ژیانێتەوە گازەکەشی بە خەڵقی بژێت جەبێ بڕای من ئەوە کە تۆ باسەکەی بەڵێ لە هەر کوێت ئەتراز و تەزاهورات دەبێ و لە هەر کوێ واقعاً خەڵک بە خاتر ژیانی بەشەر ژینگان خۆشەوە ژینگە ئەبێ پەروەردە بکەن دێنە مەیدان و پیشاریان بۆ ئەم ڕژیمە سەرمایه‌دارانە کە سوودیان لە هەموو شتێ خۆشتەگەرەکە وە سوود ئەوەڵین قەدەمی مەبانی سیاسی و فکری و ڕۆحی ئەوانە پیشاریان بۆ دێن نامە هەر تۆنێکە کەم بێ وەکو ئێرانە بەم شێوەیە پێ کە دێت ئەواقبی خەتەرناکی ئەمە فەراتر لەمە ئەلا خەڵکی تاران خەڵکی ئیسفەهان خەڵکی بۆ ئاگەدێتەوە کرمان یەزد و ئەمانە هەندە مەزیقەی ئاوان ئاوی خواردن مەزیقەیان خواردنان ئەمە اتفاقا خەتەرناکە کە 10 ساڵ بەم شێوەیە ئیدامە با و شتاڵێک پێ دێت کە بەشە ئەمرێ یاشە بێگەڵکە بەڵام هاوڕێدا سەرڕای ئەم مەسەلەکە خەڵک ئەبینین بەردەوام بەسا لە خوزستان لە یاس کرمان تەنانەت تاران بەردەوام ئەم ئێعترازانە هەرچەند بەربڵاو ئەکرێت بەڵام ئەرکی سەرشانی خەڵک لە ئێران بەگشتی و ئێستا بۆ نمونە بەرامبەر بە دەریاچەی زرێبار لە مەریوان و دەوروبەر چییە بە بڕوایەوە وەکو پەیامی عەبدوڵای دارەبی پێم خۆشە بەرامبەر ئەو خەڵکە ئەرکی ئەو خەڵکە چییە بە ئێعترازکردن دیارە لە هەموو حاڵەتێکە خەڵک معتەرزن بە سیستمێکی گەندەڵ و سیستمی جمهوری ئیسلامی و خواهانی نەمانی ئەو سیستەمان ئەمە لە جێگەی خۆی بەڵام ئەرکی سەرشانی ئەو خەڵکە چییە کە ئەبێ خۆیان چی بکەن چۆن ئەتوانن بەلانی کەمەوە هەوڵدانێکیان بێ بۆ پاراستنی ژینگە دوای بەشی بەڕاستەکە دووسێ تێڕوانین هەیە دووسێ بۆچوون هەیە لەم ڕابەتا کە بەزەم زانستی زانینی ئەم تێبینیانە ئەکاتەوە کە خەڵک جدیتر بێتە مەیدان لاان خەڵک جدیتر نایابێت یەکێک لەوانەوە بێمەبالاتە بە تەبیعەت ئەحزاب و جەرانات و بۆچوونایە کە ئەسەن بێمەبالاتن چی قەچێکە با وش بێ قەچێکە با جەنگەڵ بسووتێ قەچێکە با فڵان تەخریبێ چ ئیسفادەیەکی لایەکی ئەوەیە خودی ڕژیمەکانن جمهوری ئیسلامی هەموو یەکات بەڵاکانە نێرە بۆ ئاسمان و بۆ تەبیعەت و بۆ خوا ئەوانە دەسووتەکە خۆی خوایە ئەو خواستەکە وشتێکە ئەو خوایەکە تەخریبێکە ئەو خوایەکە خوایانی ئەمە ئەوانەی تری هەمووی بە فلیسە ناخوێنێتە جمهوری ئیسلامی خۆی ئاگادارە بەشێکی تری ئەحزابی سەوزن جەناتی سەوزن کە لە سەطحی دنیا هەیە و لە ئێرانیشا وجودیان یعنی ئەحزابی گرینن سەوزن ئەمانە بە یەک راوان بۆ قەزیەکە بشەوە کە فقط ئەمە مەترەحەکەن کە محیطی زیست باش بێ قسەکە وەیە کە محیطی زیست بدونە باشکردنی ژیانی خەڵک ئیمکان پەزیر نییە تۆ ناتوانانی بێژ جەنگەڵ مەبڕە بەڵام بیمە مەدە بە کرێکاران نێت مبارزەکە بۆ بیمەی کرێکاران بۆ نمونە قەیت باسەکەم نێ دفاعکە لە ئازادی بەرابەری ژن و پیاو نێ لە حەقی منداڵ دفاعکە ناتوانێت ئەم جانم یەک و گری خواردن چۆن گرێدانەکەی ئەوەیە کە الآن مثلا شندێ توفانی شندێ لە خوزستان وانە یا فڵان بەحر وشکە بێت ئەم وشکبوونە و ئەم تۆفانە یەکسەر ڕوەکاتە ژیانی خەڵک چ لە تەنەفوس کێشانەوە چ لە وشکردنی مەزارەعۆ چ لە بەرهەمهێنانەوە حاصل و مەحسوولەکە بێلەخێ خەڵکی پێژی چ لە هەوایەکە کە تۆ تەنەفوسیەکەی ئەگەر پاک بێت ئەوە شاتر و سەرحاتر و بژیتری ئەگەر خراپ پێش بێت نەفەسە قەتەکە ئەم دوو شتە پێکەوە گرێ دراوە ئەو بۆ چوونە ئەتوانێت محکەم بێ و فشاربەنی بە جمهوری ئیسلامی بیباتە پێشەوە کە تۆ ئەپرسیکە کە واقعا هەردوو شتەکە متوەجه هەردوو شتەکە بێت ئەحزابی گرینێکە لە سەطحی دنیاهان و بژی جەنگەڵ و بەدروستی جەنگەڵ بژی جەنگەڵ و نابێ جەنگەڵ وای لێ بێ و نابێ ئاو وای لێ بێ و نابێ فڵان وای لێ بێ هەر بۆ ئەندازە کە لە فکری ئەوان کە ماسی جێیەکەی خۆش بێشم لە فکری ئەوان کە ژیانی خەڵکی خۆش ئەتراسکەن بۆ هێرشە
سياسي اقتصادي كوموناتيري كنسل البشر چون دوانا بيكو وصلنا ام دوانا بيكو احتياجا بيكا اما كومونيستا كان قصة كمان اويكا بو اندازكا محيطي زيست ما خوش غيركا بو اندازكا اگر قدر من بدس امو اي باريزين بو هم محيطي زيست بآبيو بهوايو بجنگل چون سرمایه‌داری دستکاری طبیعتی کردووە لە هەوا دەستکاری کردووە ملیاردها لە ڕۆژە ملیۆنها تارە و وەسایلی نەقلیی فەزایی هەوا ئالوودەیەکە بەڕ و بەحریان لێرە ئالوودە کردووە دەرنەتیجە بەخەتر ئەمە بۆ تەبعیزەوە کە ژیانی خەڵک بەرەخرە تاڵ بێت من قسەکەم وەسەکە ئەم دۆرە بە یەکۆ گرێرە کۆمونیستەکان قسەیانەوەیەکە وقتی الان بجي تبعات بجي انسان او ما فروا كبو تبعات قائلا اشبو بشرش قائل من صوت منيه من قالكم بجام تبني انا وجودي هي ما نتركم هيك الصوت هات ولا شارع بكم ولا شاركان يراي ولا شاركان يدروا تلاشى كدو هولندا ومخراب مزور باش توش درس يمبوشين بلام قسيك متوجه والنبيك نيتني وكركم ملك خليك ندفع لمن دالك حقي من دالك لا شيء بيجو تاس راحتك كي تاخذ وكي تا أو كاتيك للرحمي دايتشيا نص أبسيو بإنسان تا أو كاتب اللي دايك وتا أو كاتب قريبي وكارك أو نين دفعنا كنما ناتو ندفع كان جدي لسجين قول لسجنجر ولا سفران إن كان يجي يعني بابرواي بابلين حركتي لا ينصف زكان لإيران بغضون منا أنجمنا صوف زكان كخريكي فعالية وكو أماني أوروبا وأمريكا بلا ريارون شو كابينين إسلا لسيستمي أوروبا بشيكي هرزور لسرمایه داران خوين بشداري أنجمنا صوف زكان حزم بن نيو جامعي سرمایه داري الصوت حزم بوا پرچمی امانه ها بدست سرمایه‌دارانو خونی بدست کرکار زحمت شد بلام اگر دستالات بدست کرکار و کمونیستکانو بیت هر دو لاکه پارێزێ ناتوانی بيجي جنگا باش بيبرار جيان خلفرابي امكان بزيني وش غلطه يعني لبار علمي وغلطه من لبار انساني ولبار واقعي تبيو نادرسته بوي مدرك بروبلم كبوچوني درست واقعي وانساني كحد بدانا كباريزو بدفع كان او بالواسطه ككريكاري كومونيست وطبقي كارجر لحكي الدنيا ببي بدا صلاه ببي حاكمه شو السرمايه اتوانيت وتوانيتي صوز اللي اخويا حلقه جوابي كيف باتوا له شيء كداينه شنو الان احزابي صوز للزوربي ولاتنا دصرات يعني لبرلمان دارشتون برام بقي سر تأثير يعني لما حيت تسكش تأثير يعني لا جاري خلق اسمارك كان فناتو يعني صوزيكي دصرات لبرلمان ابي كريكان استثمارك حقي من دار ما داي برابر شنو بيا قبولك ام جابر المرتع فزاو درياو جيجا حسك امكان بزيني مش واقعيه بويا مقالك مبرم ك كومالغا متوجه امنو ابوشنا نبي بوشونك اتواني اما باتو بوشونك اتواني عمليه خطيتي انا اشتي بيني تبعته بشر جاني بشر يجيك واقع عمليه كان نطيتي والدفاع لم دوان انك غير ممكنه ناتواني بشوي نبقى يعني ناتواني زاندر وبيتو زاندر بدك جاران ناتواني زربا بيتو زربارك جاران ناتواني درياچ رزاي بيتو وحزاران بيرو تشاي غير علمي له بوشي تو الان جرياني او لكار خست للمباركات تغيير دا وش صار بها بالصحراء وشنزاري بها وبلخطوك وتوز مصيبتك توجي خلق كبه حزار دكتور دربان النابي وثمن كمكاتو سكتة زوركا سرطان زوركا الان انواع اصلا درد هيك تو جوانب جسي صارت شو صارت تشي ولا مرت فتي قلبيك فلانيك هم ابدا سكاري سكت كسرمایه داری نظامی سرمایه داری خیلی تبع دستکاری که منافع خوی منافع سود قضا خلق متوجه به کم نظامی سرمایه داری ناتوانی جیانی باج و خلط امریکا اما واقعیتی که خوان جواب دادن خوان روسیه خوان شنو ناو جوجل همه من موجوده لبار علمیو که امانه نه مخاطر منافع خوان در نتیجه بوشونه که اتوانی بیباتو خلقش متوجه بزن که مسببی اصلی هو که نظامیه برام لحروراتك ام نظامك حاكم نظام السرمایه داری فرق تفاوتات هي اصلا كيك ولا فرق تفاوتات وحشيه الموجوديه وكو جمهوريه الاسلاميه الجمهوريه الاسلاميه وتمنالج كله بابا لازم دا قوريه كاي كبر صاروا اي كشت
تو تبي أما الزربي أو تبعات كزربي جنجا كزربي أو كزربي همي أوشتانك كتو إشارة بك بوي برد من خلق به لدوري كوبيتو وان برشم طبقي كارجرا برشمي طبقي ترك كعلاقة برزو كده بيجي آزادي برابري خوشبختي الرفاه شادي بو خلق اگر جيان والزندگي وخوشبختي خلق مبنى قرار نديج دار بس بردور ناويست نجين جيت نجياني خلق جياني خلق اما كومونيست كان وما حزب حكمتي يشكل على هالجراني ام بوشونين ام خطين وام برشمين اگر روجه لروجان طبقي كارجل ايرانا وحكم دسكو كومونيست كانوا بدريت اما اولين تعاقد معنوي كبر بروبيدي جيانو بختوري خوش جيانو بختوري خوش اويك همو مشترك يسال باس معك بوجيان تشبشي فزايك تشبشي بحري او هناك تشبشي مشتيك جنجل وتبعته هم مشترك ببرنامج امانه باريس اما ناتوانين بلين ناتوانين دنيا خوشكين لم لا يجوا حمو رجع توليدي سلاح الشيميائي كين ناتوانين دنيا خوشكين حمو رجع جنگو او حمو مواد الشيميائي برجع مثلا خلقات توشي فسوي بيابرجع حموش ليش بيابرجع من ما تناقضي هس ناكريت او اشتكى اكريويك الاي جيانو بختوري خلق برزوكي بو خوشكين همو مشتركته اشاره سپاس بۆ تۆزیح كانت هاوڕێ عەبدوڵڵا سپاس بۆ بینەرانی خۆشەویست سپاسانەکەین بینەرانی خۆشەویست سپاسانەکەم کە تا ئەم بەشە لە بەرنامەکان لەگەڵمانەوە ئێمەش بە هیوای ئەوەی کە هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە بواری ژینگە هەوڵەدەن زیاتر و زیاتر مصر و مستەحکەمتر بەردەوام بن لەسەر کارەکانی خۆیان بەڵام بتوانن ڕێگەی ڕاستی مبارزە بۆ زیاتر پاراستنی ژینگە بدۆزنەوە. من آخر قسەکانمان فقط ئەو تێکید دەکەم کە دەست هەموو کەسانە کە بۆ بوژانەوەی دیسانەوە جرێبار چوونەتە مەیدان و ئەترازیان کردو و تەزاوراتیان ڕێخستۆ بە هیوای ئەوەن کە ئەمە پەرە پێ بدەن. ئێمە لە پەنای دەستی ئەوانان لە سەفی مقدمی ئەم حرەکەتا هەین ئەوەی کە من نەقدم کرد نەقدێکە نەقدێکی تەبەقاتی بوو کە من لێرە کورتە ئیشارە پێکرد نەقدم نەکرد بۆیە ئەو حرەکەتە بێت تەقویەتکرێت بەم ڕەوانگا کە من باسم کە ئیشارە پێکرێت بۆەوە کە واقعەن هەموو ئەم ئەتفاقەتە هاتوو کەوتووە بە زەری خەڵکی بێت و جێگەی خۆی زۆر سپاسدانەکەم و دەستان خۆش بە هیوان خەڵکی مەریوان تەزاوراتی گەورەتر لەوە بەرپاکەنەوە زۆرتر فشار بێن بۆ جمهوری ئیسلامی بۆ بوژانەوەی دیسانەوەی زرێبار دیسانەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکەت و سپاس بۆ ئێوەش بینەری خۆشەویست.